لا دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تا ئەمڕۆ بەردەوام دەوڵەتی عێراق شۆڤێنیانە فاشیانە زنجیرەیەک تاوانی دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجام داوە کە دوایینیان کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال بوو ئەگەرچی ئێستش قڕکردنی کوردستان بە بڕینی موچەی خەڵکی کوردستان دەستی پێکردەوە ئەویش هەر کیمیابارانە تا ئێستا هیچ سەرکردەیەکی عێراقی ئامادە نییە تەنانەت ئەمڕۆژ ئامادە نەبوون بێن لە بەردەمی خەڵکی هەڵەبجە بە چۆکە بێن و داوای لێبوردن بکەن تەنانەت ناهێڵن هەڵەبجە بشبێتە پارێزگا موچەی خەڵکی کوردستانیشیان بە شەهیدانیشەوە بڕیوە وانە کۆمەڵێ پرسیارن کە ئەمڕۆ لە یادی شەهیدکردنی هەڵەبجەدا لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتری لەسەر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەو خۆ لا ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە پێشەوە زۆر بەخێر بێن گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لە ژووری هەواڵ زۆر باشە من پێم خۆشە لە پەیامەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانیەوە دەست پێ بکەم کە ئەم پەیامە چی هەڵگرتووە دەڵێ لە یادی جێنۆسایدی هەڵەبجە هێشتا ئەقڵیەتی سڕینەوە و قڕکردنی کورد هەر ماوە ئەمە چیمان پێڵێ ئەم پەیامە جارێ بۆ ناوخۆی کورد چییە؟ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو لەیەوە و لە بینەرانی بەڕێستان ئینشەڵڵا خوا ڕۆژ و نوێژی هەموو لایەک قبوڵ بکات دیارەکە لە مانگی ڕەمەزانین پەیامی جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی پەیامێکی ڕوونە و بیرمانە خاتەوە کە هێشتا ئەو عەقڵیەتەی کە هەڵەبجەی شەهید کرد و خەڵکی بێتاوانی هەڵەبجەی کیمیاباران کرد لە ناو عێراقدا وجودی هەیە و ئەوەی کە پێویستە لەسەر ئێمە ئەمە لە بیر نەکەین و پێمان وانە بێکەم بابەتە کۆتایی پێهاتووە و لەوانەیە لە هەر دەرفەتێکدا بە فۆرمێکی جیاواز ئەمە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە و خەڵکی هەرێمی کوردستان ئەنجام بدرێتەوە بەڵام بەداخەوە بە هەر جۆرێک بووە هەر هۆکارێک لە پشتێتی ئێمە لەوانەیە خەریک بێت ئەمەمان لەبیر کرده بێت کە ئەو دەسەڵاتانەی لە هەر قۆناغێکدا ویستومانە باوەڕمان پێیان بێت گورزێکی لەم شێوەیان لە میلەتی کورداوە جەنابی سەرۆکوەزیران ئەیەوێت بیری هەموو لایەک بخاتەوە کە ئەمە کۆتایی پێ نەهاتووە و ئەوەی کە لەگەڵ هەڵەبجە کراوە ئێستا بە فۆرمی جیاواز بەرامبەر بە هەموو خەڵکی کوردستان ئەکرێت زۆر باشە کاک پێشەوەکەواتە من دەمێت زۆر بەڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم دیتەوە جیاوازی عەقڵیەتی دەسەڵاتدارانی ئێستەی عێراق لەگەڵ ئەوانەی پێشوو چییە هەرەوەی ئەوانەی پێشوو وەکو من و تۆ چاکت و پانتۆڵیان لەبەرا بوو ئەمانەی ئێستا عەبایەکیان بەشانەوەیە و ئەمامەیەش یا سپی یا ڕەشیان لەسەرایە هەمان عەقڵیەت نییە پێش ئەوەی کە وەڵامی پرسیارەکەت بدەم ئەمەوێستی 40 سانیەکەم بیتێ لەسەر ئەوەی کە بەڕێز جەنابی سەرۆکوەزیران وازەح بوو کە ئەمڕۆ 16 سێیە هەموو جارێکە باسی سەردانی هەڵەبجە هاتە پێشەوە جەنابی فەرموو ئەمێ بە دەستێکی پڕەوە بچمە هەڵەبجە و ئەمێ کاتێ بچمە هەڵەبجە سەردانەکەم بریتی نەبێت لە خوێندنی فاتیحایەک و دانانی تاجە گوڵینەیەک لە پاڵ ئەمەدا ئەبێت من کۆمەڵی کاری باشم پێبێت کە بتوانم دڵی خەڵک خۆش کرد ئەوەی کە ئێستا لە راپۆرتەکەی بەڕێستان ئاماژەی پێکرای بەشێک بوون لەو کارانە هەمووی نەبوو و بەڕێزیان بزەبت قسەی خۆی بردەسەر وەک بە دەستی پڕ و بە کۆمەڵی کار و پرۆژەی باشەوە سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد هەندێکیانەوە ئاماژەتان پێکردن ئەوەی کە زۆر زۆر گرنگ بوو و من بۆ خۆم وەکو هەڵەبجە یەک لەلام جێی دڵخۆشی بوو جەنابیان داوای کرد کە دەست بەوە بکرێت ئەو گومرگانەی کە لە سنووری هەڵەبجەن ئەو مەرزانەی کە لە سنووری هەڵەبجەن بەشێکی پارەکەیان بە ئیسtisنا و جیاواز لە هەموو ناوچەیەکی دیکە بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە تەرخان بکرێت ئەمە بڕیارێکی زۆر گرنگ بوو و کاریگەریە بێت لەسەرەوەی کە بژانەوەیەک لە هەڵەبجە ڕوو بدا واروها لە مەسەلەی وەبەرهێناندا جەنابیان هەموو تایبەتمەندیەکەدا بە هەڵەبجە هەر کەسێک بێوێت هۆتێل هەر پرۆژەیەکی دیکە کارگە پرۆژەی کوشت و کاڵی هەیان هەر پرۆژەیەکی وەبەرهێنان لە هەڵەبجە ئەنجام بدا حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو سنگفراوانیەکەوە دەرگای لێکاتەوە هەموو ئاسانکاریەکی بۆ کات بۆی وا بکات هەلی کار لە هەڵەبجە بۆ گەنجانی هەڵەبجە دروست بێت و بتوانین ئەو پرۆژانەی کە لە هەڵەبجە دروستە بن ینی ئەنجامەکەی ئەوە بێت کە کۆمەڵێک گەنجی هەڵەبجە بکەونە سەرکار وەجێی دڵخۆشیشە هەندێک پرۆژە کراون کۆمەڵێک پرۆژەی دیکەی گەورە لە ڕێگان کە سەدان هەلی کار لە هەڵەبجە ئەڕەخسێنن و بۆ ئێمە مایەی دڵخۆشین لەبەرەوەی کە دروستکردنی شاری پیشەسازی شاری پیشەسازی و چەند پرۆژەیەکی دیکەش هەن ئەوانیش ئێستا لە هەڵەبجە ینی لە قۆناغی مناقەشەکردندان ئەو پرۆژانش
حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاریان بۆ کات بۆی کە هەر یەکێکیان سەدان هەلیکارە خۆڵقێنێت لە ناو شارەکە بۆیە بەڕێز سەرۆک وەزیران هەڵەبجەی بەلاوە گرنگ بۆەوە ویستوێتی تایبەتمەندی بە هەڵەبجە بدرێت و لە وتارەکەشیدا لە هەڵەبجە ئاماژەی بۆ کرد ئەوەی کە دەبوو بکرێت بۆ هەڵەبجە و پێویست بوو بکرێت بۆچی تعجبمانەیە کە بۆ نەکراوە تا ئێستا بۆیە پێویستە بکرێ بۆی و ئەوەی کە توانای بەڕێزیشان بدوک و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە ئەو بڕیارانەی کە دراون کە کاتێک ئێمە چوینە کۆبوونەوە لەگەڵ ئیدارەی پارێزگاکە هەر بەبێ هیچ مناقەشەیەک گوتی هەموو داواکاریەکانتان جێبەجێکران و ئەو نۆخاڵەی کە خستیانە بەردەستی جەنابی هەر نۆخاڵەکە جێبەجێکرێن زۆر باش بۆیە ئەمانە کۆمەڵێک بڕیاری دڵخۆشکەر بوون و باش بوون و بژانەوەیەک ڕۆدا ئینشەڵا لە پارێزگای هەڵەبجە لە هاتنەکای هەلیکار و کۆمەڵێک بواری دیکەدا پرسیارەکەت با بۆی بگەڕێنەوە من ئەوە پرسیارەکانی فەرقی ئەمە دوو عەقڵێتە چییە مەسەلەی هەر چاکەت و پانتۆڵە یا ئەو عەبایە ئەیەن بەشانیانە و هەندێکیان عەمامەیەکی ڕەشیان بەسەرەوە جلوبەرێک عەقڵیەت ناگۆڕێت کاک حاکەم ئەوەی کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە لەو کاتەدا توانای ئەوەیان هەبووە ئێستاش لە ناو عێراقدا هەندێک عەقڵیەتی شۆڤێنی هەیە ئەگەر هەمان ئەو قووەتەی ڕابردووی هەبێت لە بری موچەبڕین کیمیاباران نەکاتەوە چونکە فکرەکە نەگۆڕاوە بەداخەوە دانی کەواتە نەک هەڵەبجەیەک تەنها لە شار و شارۆچکەیەک هەموو ماڵێگەکەن بە هەڵەبجە بەڵێ هەموو بۆیان بکرێت خۆ لە ڕابردوو کردویانە گەرمیان و بادینان و بارزان و شوێنێکی بستێکی ئەم نیشتیمانە نییە کە ئەوان شوێن پەنجەی تاوانیان تا بەجێ نەهێشت بێت بۆیە ئەگەر ئێمە کاتێک کە عێراقی تازە بنیادنرایەوە هیوامان وا بوو کە ئەم عەقڵیەتە شۆڤێنیە لەگەڵ ڕۆیشتنی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ کۆتایی پێدێت بەڵام بەداخەوە کۆتایی پێ نەهات و هەموو ئەو جوهدەی کورد لە ڕووخاندنی سەدام لە بنیادنانەوەی عێراق و لەوەی کە کورد هیوایەکی هەبوو هەموو هاوڵاتیەکی عێراقی وەکو یەک سیر بکرێت وەکو یەک مامەڵی لەگەڵ بکرێت وەکو یەک مافی پێ بدرێت بەداخەوە بۆ جۆرە نەبوو و هەر حکوومەتێک هاتە سەر حکم لە عێراق و هەر دەسەڵاتێک هاتە سەر حکم لە عێراق چاوی لەوە بوو چۆن کورد لە قاڵب بدات و دەسەڵاتی کەم بکاتەوە برسی بکات هێرشی بکاتە سەر هەمووی تاقیکرای ئەومانە باش کەواتە هیوادارم ئەو دەرسەما بیر نەچێتەوە بەقەدەر کیمیاباران ئەو دەرسەش گرنگە بە پێشەوە بێمە سەر پرسیارەکانی تریش پرسیارێکی کەش ئەویش مەسەلەی موچەیە بۆ خۆ دەزانی بڕێ پارەیەکی زۆر کەمیانە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەوەی کە هەیە دەڵێ بە تێگڕای دەنگ تەواوی وەزیرەکان بڕیاریاندا موچە جارێت دابەش نەکرێت بەڵام دواتر لێرە و لەوێ جۆمان لێ بوو دەڵێن نەخێر هەندێک وەزیر لەگەڵ ئەوەدا نەبوون تا چە نەمە ڕاستە کامی ڕاستە ڕاست نییە و قسەیە بە هیچ جۆرێک هەر کەسێک ئەم قسەی کردو ڕاست ناکات لەبەرەوەی کە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە کۆی دەنگ وەکو هەڵوێستێک ئەم بڕیارەی داوە کە چیتر قبوڵ ناکات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە کەم و کەسری بنێردرێت و ئەمە یانی ئەگەر زۆر باش گوێ لێ بێ ئەوەی کە بەشێک ینی لەو توێژەی یان لەو خەڵکانی کە موچیانە نێردرا شەهیدانن و لە ناویشیاندا شەهیدانی هەڵەبجە هەن ڕاستە باشە ئەمڕۆ ئێمە لە 16 سێین حکوومەتی فیدراڵ موچەی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەی بڕیوە و نەیناردۆ بۆ هەرێمی کوردستان ئەمە چه عەقڵیەت و ویژدانێک ئەمەی قبوڵەوە مبەڕە هێنێتەوە بۆم دەسەڵاتەی کە بیەوێت موچەی خەڵکی هەڵەبجە شەهیدانی کیمیاباران نەنێردرێت و ئەوانەشی کە هەمیشە دوای هەموو کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران هەندێک مزایداتەکەن و هەندێک قساکەن لەم لاو لەلام نەخێر بە هیچ جۆرێک ڕاست نییە ئەم بڕیارە هەڵوێستێک و بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیران وەکو ناڕەزایەتێک بەرامبەرەوەی کە غەدر لە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کرێت و لایەنی پێکەنەری سەرەکی ئەنجومەنی وەزیران لەم بابەتەدا هیچ تێبینیەکیان نەبووە باش کاک پێشەوەیانی هیچ ئومێدێک هەیە موچە ئەم عێراق لەکەلی شەیتان بێتە خوارێ هیچ ئومێدێک هەیە موچەی تەواوی موچە خۆرانی خەڵکی کوردستان بنێرێ و موچە دابەش بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان هەمیشە مەسئولیەتی هەڵگرتووە و لەم دۆخە سەختەشدا کە تێکەوتوین هۆکارەکە ئەو بوو کە ئێمە دەسەڵاتمان بەسەر ئەم پرسیان نەشکێت بڕینی سەرچاوی سەرەکی داهاتی هەرێمی کوردستان بوو کە نەوت بوو کە ئەمەش پرسێکی سڕف سیاسی و هیچ پەیوەندی بە تەکنیکیەوە نییە لەم کاتەدا ئەوی دیکەش مەسەلەی موچە
حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر جۆرێک بووە بە هەر ڕێگەیەک بۆ هەوڵەدات کە بەم نزیکانە یان بەم زوانە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان دابین بکات. باش کاک پێشەوە ئەمڕۆ 16 سێیە یادی جێنۆسایدی خەڵکی هەڵەبجێ خەڵکی تەواوی کوردستانە بەڵام بەشێک لە ئەگەر ناڵێم هەمویان بەشێک لە سەرکردەکانی حەشدی شیعی من ناڵێم حەشدی شعبی چێوای پێڵێ کەیفی خۆیەتی بەڵێ هێرشێکی تون دەکەنە سەر سمبولەکانی گەلی کوردستان لە ناویاندا سەرۆک بارزانی ئایا ئەمە سەرەتای تونکردن یاخود سەرەتای دەست پێکردنی جۆرێک لە هێرشێکی تر نییە؟ منیش ئەمڕۆ بەیاننامەیەک یەکێک لەو سەرکردە تیرۆرستانە منداڵ کوژانم بینی کە بڵاوی کردوتەوە لەسەر هەرێمی کوردستان و هێرشی کردوتە سەر هەرێمی کوردستان و بەلانکەی زایۆنیزم ناوی بردووەوە لە ناو بەیاننامەکەشیان هێرشیان کردوتە سەر جەنابی سەرۆک بارزانی هەرچەندە تیرۆریستێک شایەنی ئەوە نییە تیرۆریستێکی منداڵ کوش شایەنی ئەوە نییە وەڵامی بدرێتەوە بەڵام جەنابی سەرۆک بارزانی ئاوی ڕوونی کانیاوێکی چیای شیرینە و ئەوانیش ئاوی لیخن و بۆگن و پیسی زۆنگاوەکانی خواروی عێراقن و هیچ کامێکیشیان ناتوانن ئەوانەی کە لە باڵاترین دەسەڵاتیشدان و بەم جۆرە فکرەکەنەوە نابنە تۆزی بەرپێی جەنابی سەرۆک بارزانیش بۆیە هەر قەوانێک لێدەن بۆ خۆیان و هەر چۆنێک پێیان خۆشە بە دڵی خۆیان قسە بکەن چونکە ئاوی کانیاوی چیای شیرین بە هیچ تیرۆریستێک ملەوەس و گڵاو نابێت. باش کاک پێشەوە من دێمەوە سەر هەڵەبجە بە خۆ دەزانیان ئێمە جێنۆسایدێکی زۆر گەورەی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە چەکی کیمیایی بەکار نەهاتووە دەوڵەتی عێراق بەکاری هێنا ئەمڕۆ لەم یادەدا هیچ سەرکردەیەکی عێراقی ئامادە نەبوون بێن بۆ هەڵەبجە هیچ وەختی داوای لێبوردنیان نەکردووە بە جێنۆسایدی ناناسن تەنانەت ئامادە نین هەڵەبجە وەکو پارێزگا بناسێنن یعنی ئەمە پێمان ناڵێ دیسان دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمم پێمان ناڵێ ئەگەر دەستیان بڕوات نەک هەڵەبجەیەک هەموو ماڵێکی کورد دەکەنە هەڵەبجە چکەوان هیچ کاتێک ئێمەیان بە بەشێک لە خۆیان نەزانیەوە بۆ ئێمە هاوڵاتیانی ئێمە بە هاوڵاتی خۆیان نازانن ئەگینا دانیشتێکی پەرلەمانی عێراق تەواوی پرۆسەی بە پارێزگابوونی هەڵەبجە یەکلا کردەوە بەڵام ئەمەیان نەکرد لەبەرەوەی کە هەتاوەکو ئێستا ئەوان پێیان شەرمە پێیان هەرچیەک هەیە ناتوانندان بەوەدا بنێن کە غەدرێک لەم شارە کراوە و خەڵکەکەی بە ناحەق بە بێتاوان شەهید کراون لە کاتێکدا ئەگەر هی ناوچەیەک وایە لە دەرەوەی سنووری عێراق حاضر بوون ملیارات دۆلار پێشکەش بکەن و تەنازولی زۆریش بکەن و لە خاک و ئاو و هەموو شتێکیش خۆش ببن بەڵام چونکە ئەوان لە هیچ سەردەمێکی مێژوویە تەنها بۆ مەبەستێکی سیاسی و ناڕەحەتکردنمان ئەوان ئێمە بە بەشێک لە خۆیان نەزانن ئەگینا کە دێتە سەر حەق و حساب ئەوان ئامادەن بۆ غەدرکردن و خواردنی مافی میلەتێک. باش کاک پێشەوە بابینەوە سەر قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجە ئەگەر نەڵێم تەواوی خەڵکی کوردستان ئەوان دوا سنت دوا فلسیان دایەوە بە کوێیت کە خۆکو خۆیان دەڵێن خۆ ئێمە داگیرمان نەکردبوو سەدام داگیری بەڵام بۆ قەرەبووکردنی هەڵەبجە هەتا ئەم چرکە ساتە $1 ئامادە نین بدەن ئەمە چیمان کاک حاکم بەرامبەر بە هەڵەبجە و ئەنفالی گەرمیان و بارزان و هەموو ناوچەکانی دیکەی کوردستان نەداوای لێبوردنیان کردووە نە بە قەرەبووکردنەوە نە بە هیچ ئەرکێکی یاسایی و واجبی سەرشانی خۆیان هەستاون ئەوان لەو بابەتانەدا ئاڵێن ئێمە ئەنجاممان نەداوە بەڵام ئەگەر جەنابەت سەرنج بدەیوە لە پەرلەمانی عێراق بووی کاتێک کە بیانەوێت هەرێمی کوردستان بە یاسایە کۆتوبند بکەن ئەگەڕێنەوە بۆ یاسایەک ئەگەر لە 65 دەرچوو بێت 75 بێ 85 بێ مهمم یاسایە لە زەرەری کورد بێت کاری پێکەن و هیچ مشکلەیەکیان نیە لەگەڵی بەڵام کاتێک کە دێتە سەر حەق و حساب بیانەوێت مافی ناوچەیەکی هەرێمی کوردستان بدەن ئەڵێن ئێمە مەسوول نین ئێمەم کارەمان نەکردووە و لە کاتێکدا تۆ پێت خۆش بێت پێت خۆش نەبێت ئەوەی کە لە حکوومەتێک تۆ هاتوویتە سەر حکوومەتێک کە پێشتر کەسێکی دیکەیت یا بووە ئەم تاوانانەی ئەنجام داوە مەسئولیەتی سەرشانی تۆیە بە داوای لێبوردن بە قەرەبوو بە داوای لێبوردن لە هەموو خەڵکی میراثگیری حکوومەتی تۆ میراثگیری ئەو حکوومەتەی پێشوویت واجبە لە سەرشان دەمە بکەیت بەڵام بێزەحمەت لە هەموو هەرێمی کوردستاندا هەتاوەکو ئێستا کێوتوێتی واجبە لە سەرشانی حکوومەتی فیدراڵ قەرەبووی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بکاتەوە ئایا کێ ئەمەی بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کردووە ئەگەر ئەوان یەک موشکێکیشیان گرت بێتە ناوچەیەکی دەرەوەی عێراق بە $1 ملیارد لێ وەرگیراوەتەوە لە مقابلە
بەڵام بۆ خەڵکی هەرێمی کوردستان چاویان داخستووە گوێیان گرتووە دەمیان داخستووە زمانیان ناگەڕێبەوەی کە قسەیەکی خێر مەسلحەت لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بکەن تاوەکو گەیشتونەتە ئەمڕۆ ئێمە ئێستا خەریکی مناقەشەی ئەوەین لەگەڵیان وەکو هەر ناوچەیەکی دیکەی عێراق مافی خەڵکی هەرێمی کوردستان بدەن بەڵام ئەوان سوپرایزی تازەیان لە 16 سەیە بۆ ئێمە ئەوەیە کە موچەی شەهیدەکانمان لەنێرن باش کاک پێشەوە ینی لەگەڵ ئەو هەموو زوڵم و ستەمەی کە کراوە کە ئێستا دەسەڵاتدارانی عێراق دەیکەن لە کورد دەیانەوێ کورد لە برسا بکوژن کەواتە ئەگەرەکانی بەردەمی خەڵکی کوردستان چییە بەرامبەر بە دەوڵەتی عێراق ینی دەبێت چ بکەین چەکێکی بەهێز کە بەدەست خەڵکی هەرێمی کوردستانەوە بێت کە بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانیش جەختی لێکاتەوە ئەوەیە کە ئێمە بە یەکڕیزی لە بەرامبەر ئەم هێرشانە بەڵام یەکڕیزنی ناخر ئەم ناڕەزایەتیانە و ئەبێت هەندێک چاوساغی حکوومەتی فیدراڵ لە هەرێمی کوردستان بەهۆش خۆیان بێنەوە من ینی ئەگەر تایبەتمەندیەک بدەم نەک تەواوی حکوومەتی فیدراڵ ئەوانەی کە لە ناوم حکوومەتەدا دژی هەرێمی کوردستان چونکە خەڵکێکیشی تایە کە پاڵپشتی هەرێمی کوردستانە کات بەڵام ئەو دەنگە نییە کە بتوانێت بڕیارە چارە نووسازەکان یەکلا بکاتەوە شەرمنانەش نەبێت لەوانەیە بەهێز نەبێت ئەوانەی کە کاریگەریان لەسەر بڕیارەکان هەیە لە ناو عێراقدا سۆرترن لەوانەی کە ئەیانوێت کاریگەریەکی ئیجابیان هەبێت لە ناو عێراقدا بۆیە چارەسەر و چەکی بەهێزی ئێمە لەم کاتەدا دەستی ئێمە یەکڕیزیە کە بەداخەوە ئەمە بەدی نەکراوە و ئەمە کاریگەری کردوتە سەرەوەی کە ئەوانیش بە جۆرێکی دیکە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن لەبەرەوەی کە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستانیشدا کورد زمان هەیە کە هیچ باکی نییە بەوەی کە ئەم قەوارە فیدراڵیە دەستوری ناو چوارچێوەی عێراق کە بە خوێنی هەڵەبجە و کیمیاباران و ئەنفال و گەرمیان و بارزان دروست بووە لایەن ئاساییە تەنها بۆی بڵێن کە حکوومەتێک شکستی هێنا تەنها بۆی بڵێن کە بەڕێز مەسرور بارزانی لەم کابینەیەدا نەیتوانی موچەی خەڵک بدات حازرن حکوومەتی فیدراڵ فێری موچە بڕینکەن هەموو ڕێگایەکی نیشان بدەن حازرن هەرچی دینارێک لەم وڵاتە هەبێت بیخەنە بەردەستی ئەوان بۆی کە ئەم حکوومەتە وا لێ بکەن کە بە چۆکابێت کە نەهاتووە و ناشێت بەڵام دڵنیاییە دەم بە خەڵکی هەرێمی کوردستان کە سەختی زیاترمان تێپەڕاندووە و ناڕەحەتی زیاترمان تێپەڕاندووە و حکوومەتی هەرێمی کوردستان هەتا هێزی تایە بەرگری لە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستانەکات و غەدر لە هیچ لایەکیش قبوڵ ناکات و چاوپۆشی لە یەک مافی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانیش ناکەین و ئەوەی کە وەکو پێشتریش وتومە من نەرمینواندن نیەت باشی چوونە پێشەوە بۆ ڕێکەوتن بەمانای تەسلیم بوون نییە بەمانای ئەوەیە کە ئێمە میلەتێکی نویستومانە بەبێ کێشە لەم ناوچەیەدا بژین ڕێز لە هەموو لایەک بگرین و هەموو لایەکیش لە مقابل ئابێ ڕێز لە خەڵکی ئێمە لە میلەتەکەمان لە شەهیدەکانمان بگرن زۆر باشە دەست خۆش بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس باش